سڵاو بینەران و بیسەرانی کەناڵی ئاسمانی پەیام خۆشحاڵم لە ئەڵلقەیەکی نوێی بەرنامەی پرتێتان دەگەمەوە. لەم ئەڵلقەی بەرنامەکەماندا باز لە وەبەرهێنان دەکەین لە بواری خان و بەرەدا. پرسیارە ئاسەی میوانەکانم دەکەم و دەپرسم ئایا حکوومەتی هەرێمی کوردستان تا چەند هاوکاری وەبەرهێنەرانی کردووە لە بواری خان و بەرەدا؟ بۆچی لە هەرێمی کوردستان ئەو هەموو یەکەی نیشتەجێبوونە دروست دەکرێت و تاکو ئێستاش کێشەی نیشتەجێبوون هەر بەردەوامە؟ لە بواری وەبەرهێنانی خان و بەرەدا هاوڵاتیان سوودمەندن یاخود وەبەرهێنەران؟ وەڵامی ئەم پرسیارانە لە میوانەکانم وەردەگرمەوە. تاوان بەپی یاسای وەبەرهێنان بوارەکانی وەبەرهێنان دەستنیشان کراوە. یەکێک لە بوارەکانی وەبەرهێنان کە بە شێوەیەکی بچووک باس کراوە بریتە لە پرۆژەی سەکەنی. پرۆژەی سەکەنیەوە نەبێت بە بوارێکی سەرەکی دانرابێت لە کەرتی وەبەرهێناندا، بەڵکو لەگەڵ پرۆژەکانی ژێرخانی ئابووریە، ڕێگەوبان، بەنداوەکان لە یەکێک لە بڕگەکانە هاتووە ئیسکان، واتە ئەو هەڵا گەورەی کەندراوەتەوە لەسەر پرۆژە سەکەنیەکان ئەسبابی خۆی هۆکاری خۆی ئەجینا لە کەرتی وەبەرهێناندا ئەوەندەی گرنگی بە پرۆژەی پیشەسازی درراوە، ئەوەندەی کە باز لە ئاسانکاری بۆ کەرتی کوشت و کاڵ و کەرتی گەشتیاری و کەرتی پیشەسازی کراوە، ئەوەندە باسی پرۆژەی سەکەنی نەکراوە. بەڵام بە حکمی چەند سەبەبێک زۆربەی وەبەرهێنەران ڕویان کردوتە کەرتی نیشتەجێکردن. بۆ لەبەرەوەی پێداویستی ڕۆژانەی هاوڵاتیانەوەتە ڕۆژانە تۆ دیقەت بە خێزان زیابە، خێزانیش پێویستی بە شوێنێکە کەتیابژی. ئەمە یەکەم. دووهەم ئەو جۆرە پرۆژە سەکەنیانە مەترسیان نییە کە سەرف نەبێ، واتە وەکو پرۆژێکی گەشتیاری نیە ئوتێلێکە تۆ بڵێ میوان بێت بە ئوتێلەکە، وەکو پرۆژێکی سەناعی نیە تۆ بڵێ بەرهەمەکەم بفرۆشێ لە بازارە. خانووە بەردەوام خەڵک پێداویستی پێیەتی، خێزانەکە بۆ خۆی اینجا کوڕەکەی اینجا کچەکەی کەشووەکە، ڕۆژانە ئەمەلیە بەردەوام ئەبێتەوەنە. جگەلەوە قازانجەکەی قازانجێکی باشە، واتە لەبەرەوەی پێداویستی هەنووکەی خەڵکەکەیە قازانجەکەشی قازانجێکی باشە. بۆیە دەبینین زۆربەی وەبەرهێنەران ڕویان کردوتە کەرتی نیشتەجێکردن. ئەو ئاسانکاریانەی کە بۆ کەرتی نیشتەجێبوون هەیە هەمان ئاسانکاریە کە بۆ کەرتی بازرگانی و کەرتی تەندروستی و کەرتی خوێندنی باڵا و کەرتەکانی تریشە هەیە. ئەو بواری کە ئێمە ویستمان کاری لەسەرکەین وەکو وەبەرهێنانە لە بواری نیشتەجێکردندا بە مەبەستی هێنانەدی قازانج. مەفهومێکی غەڵەت هەیە کە گوایە دەستەی وەبەرهێنان لایەنێکی معنیە، لایەنێکی پەیوەندیدارە بۆ چارەسەرکردنی کێشەی نیشتەجێکردن. کێشەی نیشتەجێکردن بۆ ئەوەی بتەوێ خەڵکی کەم دەرامەت و خەڵکی نەبوو بکەی بە خاوەنی یەکەی نیشتەجێبوون لە ڕێگەی کەرتی تایبەتەوانێ حەلێکی غەڵەتە. جەنابەکە دیقەت بێ لە هەموو وڵاتانی دنیاە موئەسسەیەکی تایبەت هەیە کە پەیوەندە بە حکومەتەوە. ئەو موئەسسە تایبەتە لە شوێنێک پێوترێ وەزارەتی نیشتەجێکردن وەکو لای خۆمان هەیە، لە شوێنە پێوترێت دەستەی نیشتەجێکردن وەکو لە وڵاتانی دراوسێمان هەیە. ئەم دەستەی پارەی حکومەت هەڵەسێ پرۆژەی سەکەنیەکە. وەکو ئەگەر بیرت بێت ئێستا لە سلەیمانیە یاخود لە هەولێرە یاخود لە دوهۆکە گەڕەکی ئیسکان هەیە. ئەم گەڕەکی ئیسکانە حکومەت خۆی دروستی کردووە و دابەشی کردووە بەسەر فەرمانبەران و خەڵکی کەم دەرامەتە. بۆ لەبەر ئەوەی خەڵکی کەم دەرامەت و موچەخۆر ناتوانێت دەرەقەتی پرۆژەکانی وەبەرهێنان بێ. موچەخۆرێک و کەم دەرامەتێک ناتوانێت پرۆژەی بەهاران بکڕێ، ناتوانێت گاردنستی بکڕێ، ناتوانێت گۆیژە بکڕێ. کەواتە ئەوەی لە یاسای وەبەرهێنانە باس کراوە لە کەرتی نیشتەجێکردن ئەو پرۆژە نیشتەجیانن کە بۆ خەڵکی دەوڵەمەند و مامناوەند. سەبارەت بە پرۆژەی نیشتەجێکردن بۆ خەڵکی کەم دەرامەت کە بمانێت لە ڕێگەیەوانە چارەسەری قەیرانی نیشتەجێکردن کەین، ئەو پرۆژانن کە پێویستە لەلایەن حکومەتەوە دەعم بکرێ و لە ڕێگەی وەزارەتی ئاوادانکردن و نیشتەجێکردنەوە جێبەجێ بکرێت. با من میسالێکە بمێ. لە ڕێی دەستەی وەبەرهێنانەوانێ حدودی 150 بۆ 180 هزار یەکەی نیشتەجێبوون مۆڵەتی وەرگرتووە. هەموو وەزارەتی ئاوادانکردن و نیشتەجێکردن ناچێتە 10 هزار یەکەی نیشتەجێبوون. سەی جیاوازێکەکە خۆی ئەبوایە عکس ببوایەتەوە، ئەبوایە ئەوەی کە بۆ کەم دەرامەت و کرێنشینە 180 هزار یەکەی بووە، ئەوەی کە بۆ خەڵکی دەوڵەمەند و مامناوەندە 10 هزار و 20 هزار بووە. بەڵام معادلەکە عکس بووەتەوە. طبعا حکومەت هاوکارێکی زۆری وەبەرهێنی کردووە لە کاتێکدا کە لە ئێستادا وەبەرهێن لە جێی حکومەت ئیشەکە بۆ بە حکومەتێکی سەر بەخۆی خۆی، چونکە حکومەت لە ڕابردووە کار ئاسانێکی ئەمنە زۆری بۆ کردووە. ئێستا وەبەرهێن وای لێ هاتووە هەڵابساوە لە سەروەت و ماڵە، چونکە هەموو ئەم شتانش ئەبێ حکومەت خۆی بکە. بەڵام ئێستا وەبەرهێنێکە، وەبەرهێنش بە ئارەزوی خۆی هەموو ئەو شتانێک کە بۆی ئەکرێ، ئەو خانوانێکە و ئەو زەویانێکە وەری ئەگرێ کەیکا بە شوقە. طبعا هەموویەکەوێتە سەر شانی هاوڵاتی کە ئەمە ئەرکێکە ئەبوایە حکومەت خۆی بیکردایە. حکومەت لە پێشە هاو
وتی من هاوکاری هاوڵاتیانەکەم ئەوانەی کەم دەسن ئەوەی کەم درامەتە ئەوەی فەقیرە ئەوەی کە پێویستی بە شوقەیەک ئەوەی پێویستی بە نیشتە جێبوونە من هاوکاریەکەم بەڵام بەخرا بەسەر حکوومەتە شکایەوە ئەوە بوو بۆ هۆی دەوڵەمەندبوونیوە بەرهێن بەڵام پەکخستنی کەرتی فەقیر وەژە خۆی لە ڕاستیە کەرتی خانوبەرە لە کوردستانە کەرتێکە تقریبان ئەوە نزیکەی 11 ساڵە ئیشی لەسەر کرد دوای 2006وانێ دهن هەزارێکی نیشتەجێبوون لە کوردستانە دروست کراوە و ژمارەی شتێکە نیشتەجێبوونانە پاڵپش بە سنووقی نیشتەجێبوون دروست کراوە بەڵام ئەو ئاسانکاریانی کە حکوومەت یەکەم جار کردی لە ڕێ هەلوو بڕیاری 45 و 46 ئەنجومەنی بەڵاوبەرنانەوە بۆ کە خەڵکی کرێچی و گەنج و کەم دەرآمد بن بە خاوەنیەوەکە نیشتەجێبوونانە تا ئەندازەیەک ئەو پرۆژانە بەحەقەت دەبیداتەوانێ نزیکەی 20 بۆ 30,000 گەنجێک و کرێچی ئەم هەرێمە ئێمە ئیسفادە لێ کرد بەڵام ئەوەی کە کێشەیە کەرتی خانوبەرە لە ڕووی ئیدارەکردن و هەروەها لە ڕووی پەرەپێدانەوانەیە بۆی بخۆی بێوە کەرتێکی سەربەخۆ بەداخەوانێ نەگەشتە ئامانجی خۆی و بۆ چوونی من زۆربەی زۆری ئەو پرۆژانەش کە وەبەرهێنەران دروستیان کردووە ئەگەر پێت بڵم 90% بە پرۆژەکانی منیشەوانێ نەجاحەتی نێنە نەجاحەتی نێنە لە بەرامبەر و ئامانجی کە هەیە بوو چونکە ئامانجە سەرەکیەکەی کەرتی خانوبەرە لە کوردستانە تەنها ئەوە بوو کە ئێمە یەکەم هەوڵ بین ئەو ڕێژە بەرچاوە کرێنشینە لە کوردستانە کەم بکەینەوە لە هەمان کاتشا هەوڵ بین بکەین بە جوڵەیەکی ئابووری بۆ بازاڕەکەمان سەرڕاوی ئێمە ماڵەتی 150,000 نیشتەجێبوون زیاترمان ناوە بە وەبەرهێنەرەکان بەڵام زۆربەی زۆری ئەو پرۆژانە فەشەلیاناوە و هەندێک لەو پرۆژانە بەداخەوە تاو نەکراوی بەجێماوە و هەندێکیشی حتا بۆ بە ئێستا بۆ بە مشکلی گەورە بۆ حکوومەتی هەرێمی کوردستان و ئەنجومەنی بەڵاوبەرنان تا ئێستا لە کوردستان نزیکەی 60 بۆ 70,000 نیشتەجێبوون دراوەتە دەست هاوڵاتیان ئەوانەی کە تیان نیشتەجێبوون ئەوش خۆی لە 3-4 نوع بینێتوانێ من دوایی بۆ ئەوەی ئێوە زۆرتر معلوماتان هەبێ من خۆم بۆ خۆم کتێبێکە مستیوە لەسەر بواری نیشتەجێبوون لە نێوان ڕخنە واقعدا کتێبێکی زۆر مفیدە تازە هاتۆتە بازارەوە کە بیخوێنەوە هەموو ئەو زانیاری داتانی کە ئێوە داوایەکەن لەو کتێبەیە هەیە لە هەرێمی کوردستانە بەداخەوانێ ئێمە ئەو پێوەرانەی کە دامان نابوو بۆ دروستکردنی پرۆژەی نیشتەجێبوون لەلایەک بە تایبەتی ئەوانەی کە بۆ کەم دەرامەتە و لەلایەکی تریش ئەو پێوەرانەی کە دامان نابوو بۆ وەبەرهێنەر ئەو وەبەرهێنەرانی کابن بە وەبەرهێنەری نیشتەجێبوون پێوەرەکانمان هەڵی زۆر گەورەتیا بوو یعنی حتا هەندێک حاڵەت ڕوویداوە لە کوردستانە تا ئەستا لە هیچ وڵاتێکی جیهانە ڕووی نەداوە وەبەرهێنەرێک بێت لە پرۆژەیەکە دەستی 200,000 کەس ببڕێت و ئەم هەموو پارە لە خەڵک وەگرێت و پرۆژەکە 2-3 جار بفرۆشێتەوە خانوویەک 3-4 جار بفرۆشێتەوە خانوو هەیە 3-4 عەقدی لەگەڵ کراوە ئەمە لە کوردستانە نەک لە شوێنێک ڕوویداوە لە چەند شوێنێک ئەمە ڕوویداوە و لەلایەکی تریشەوانێ ئەوە بەرهێنەرانی کە ئێمە بوون بۆ وەبەرهێنەری نیشتەجێبوون بەڕاستی ئێمە لە بەرامبەر ئەوە نەبووین ئەو پێناسە ئەو شناسەمان بدرێتێ ببین بۆ وەبەرهێنەرێک بین یەکەی نیشتەجێبوون بۆ خەڵک دروستکردن خۆی لە زۆربەی زۆری وڵاتە پێشکەوتەکانە کەرتی نیشتەجێبوون خۆی بە خۆی دەستگایەکی سەربەخۆی هەیە وەک وەزارەتێک وایانی تەنها ئەو دەستگایە سەرپەرشتیەکە هەموو لایەنە باشەکانی هەموو لایەنە خراپەکانی ئەو دەستگایە دیاریەکە بەس من لە تۆ پرسم ئەکرێ مەسەلەن ئێمە 150 بۆ 160,000 نیشتەجێبوون لە کوردستان ماڵەتی بێنێ و سەرپەرشتی نەکرێ ئەکرێ وەبەرهێنەرێک عەرزێکی بیتێ بە 500 دۆنم کە ئێوە زۆر بازانەوە نزیکەی 1,200,000 متر ئەرزی بیتێ بیکا بە یەکەی نیشتەجێبوون ئەم وەبەرهێنەرە خۆ مەلایکەت نییە کاکە یعنی چی ئەمە خۆی بە خۆی حکومەت بێ بۆ خۆی ئێستا حتا هەندێک وەبەرهێنەرمان هەیە لەناو پرۆژەکانمانە خۆمان بە خۆمان بوون بە قایمقامی پرۆژەکانمان حساب نە بۆ حکومەت دەکەین نە بۆ محافەزەیەکەین نە بۆ قایمقامیەکەین ئەیبینن حتا لە مجموعی گشتیە ئەگەر سیرکەین نیشتەجێبوون لە هەرێمی کوردستانە فەشەلی گەورەی هێناوە من داواتان لێکەم دووبارەیەکەمە ئەو کتێبەی من بخوێنەوانێ ئەو کتێبە ئێستا وەک سەرچاوەتوانی بۆ ماستەر و دکتۆرا سوودی لە بینی یەکێکە لە باشترین کتێبەکان کە هەموو ئەو ڕقەمانەی کە پێویستە هەموو ئەو هەڵانەی کە کراوە هەموو پرۆژانەی کە فەشەل هێناوە ئەو پرۆژانەش کە باشن بە کەڵگەن هەمی لەو کتێبەیە من تۆمارم کردو و نسخەی ژەخەمە خزمەتان وەک یەکەم کەناڵ کە تاوەکو ئێستا کتێبمان دابەش نەکردو بەسەر کەناڵەکانە بەتەمان لە کۆڕێکی ڕۆژنامەنووسیا دابەشکن بەڵام ئێوە پێشوەخت دەتانێنێ لەبەر ئەم راپۆرتەتان کردو لەسەر بواری نیشتەجێبوون لە ماوەی ئەو 10 ساڵە ڕابردوودا هەڵمەتێکی گەورەی ئەوە هەبوو کە کەرتی نیشتەجێبوون فراوان بکرێت و لەو ڕۆژەوە
تەماشا دەکەیت سیما شارەکان بە تەواوی گۆڕاوە بەهۆی زۆربوونی شوقە و خان و ئەو شتانەوە کە دەبێتە هۆی بۆ فراهەمکردنی شوێنی نیشتەجێبوون بۆ خەڵک. جا پرسیارەوەیە چێ ئیستیفادە لەو کارتی نیشتەجێبوون دەکات. بەڕای من پێش هەموو شتێک هەر شتێک کە ئاراستە بکرێ بۆی کە زۆرینەی خەڵک استیفادەی لێ بکات دەبێت ڕەهەندیشی نیشتیمانی وەربگرێت و حکوومەت بۆ خۆی لەسەر بنەمای پلاندانان نەخشە هەبێت کە بتوانرێت زۆرترینی خەڵک و بە لەبەر چاوگرتنەوەی کە زۆرترینی خەڵک کە کەمترین داهات هەیە بتوانێت لەو کەرتانە استفادە بکات، چ نیشتەجێبوون بێت چی کەرتەکانی تری ئابووری بێت. جا لە ڕۆ تەماشا دەکەی ئەو هەموو کەرتی نیشتەجێبوونە کە دروست کراوە شوقە و خان و ئەو شتانە تا ئێساش مەسەڵەن لە کوردستانیدا کرێکی زۆر هەیە و کەسانێک هەیە کە موچەکەی بەشی ئەوەی ناکە کە بتوانێت شوقەیەک بکرێ بای 200,000 یا 300,000 دلار چکە موچەکەی 500 تا ملیۆنێکە ئەکید ناتوانێت. جا بۆ ئەو کەرتانەی کە کراون زیاتر ڕەهەندی بازرگانی هەبووە بزنس کە لە ماوەی کەمدا گەورەترین فراوانترین شوقە خانە دروست بکرێ و لە ماوەی کوردە پارەکەی بکەوێتەوە دەست خاوەنەکانی. لەبەرەوە تەماشا دەکەی بەشی هەرە زۆری ئەو کەسانی کە مەسەڵەن موچیان یا دەخلیان کەم بووە ناتوانیوە ئیستیفادە لەو حاڵە بکەن. لەوەش گرنگتر هەتا ئەو کەسانێک پێش قەیرانەکە موچەیەشی باشیان هەبووە مەسەڵەن لەسەر 2-3 ملیۆن ئێستا بۆی ئەو قەرانە ئەوانش تووشی مشکیلە بوون چونکە ناتوانن ئەو بڕەپارەی کە ماگانە بیدەن بە خاوەن شوقەکان یا ئەوانەی کە خاوەن کۆمپانیاکان ئێستا ناتوانن بیدەن. بۆ نمونە کابرا مەسەڵەن پێش قەیرانەکە دەتوانێت مانگێ 1000 دلار بدات، بەڵام ئێستا ناتوانن بۆ چکە لەوانە موچەکەی بێتە 500 دلار. هەڵبەتە ئەوەش گرفتێکی ترە و خەڵکیشی زۆر وەکو من ئاگادارم تووشی مشکلە بوون لەو ڕۆوە یاوەیە خانۆکە وازە بێنێ بیفرۆشێ بەزەرەتی تر هەناوەش پێ مشکلە بوو. لە ڕێگەی پرۆژەکانی نیشتەجێکردنەوەوانێ خەڵکە فەقیر و هەژارەکە نەیتوانێت سودمەند بێلی. خەڵکە مامناوەند و دەوڵەمەندەکە زۆربەی یەکە نیشتەجێکانیان کڕیوە. ئێمە ێستا حاڵی حاضر سیستەمێک هەبوو لە دەستەی بەرهێنانە بەنای سیستەمی سندوقی نیشتەجێکردن. لە 48,000 یەکەی نیشتەجێبوونی پارێزگای سلەیمانی ئەوەی کە ئێمە مۆڵەتمان پێداوە کاریان لەسەر کردووە ئەتوانم بڵێم لە 130 پرۆژەکانی بۆ خەڵکی کەم دەرامەت و کرێنشینە بە شوقە و خانەوە باقیەکەی تری بۆ خەڵکی مامناوەند و دەوڵەمەندە. بۆیە دەبینین ئەو هەدەفەی کە خەڵکەکە ئاواتە خواز بوو لە ڕێگەی دەستەی بەرهێنانە و چارەسەری کێشەی نیشتەجێبوون بکرێ نەیپێکە. یاسای وەبەرهێنان بۆ دەعمکردنی کەرتی تایبەتە بۆی کەرتی تایبەت هەڵسێ ئەو سەرمایی کە هەیەی بیخاتەگەڕ، بەڵام لە هەموو یاسای وەبەرهێنانە دیقەت بە بڕگەیەکی تیان نییە کە لە ڕێگەی پرۆژە نیشتەجێەکانی دەستەی وەبەرهێنانەوانێ هەوڵ بدرێت چارەسەرێکی قەیرانی نیشتەجێکردن بکرێت. ئەمیتیانە لە ئەساسەوانێ نەئەبوو پرۆسی نیشتەجێکردن پرۆژەکانی نیشتەجێبووکردن ڕوبەڕووی دەستەی وەبەرهێنان بکرایەتەوانێ بۆ لە بەرەوەی حکومەت وەزارەتی کێ بەنای وەزارەتی ئاوەدانکردن و نیشتەجێکردن مەفرۆز بوو کە تۆ بتەوێت قەیرانی تۆ دیقەت بە ئەم هەموو ئەرزە کە تەرخان کرا بۆ پرۆژەکانی نیشتەجێبوون بێنە بەرچای خۆدەگەرم ئەرزانە لە ڕێگەی وەزارەتی ئاوەدانکردن و نیشتەجێکردنەوەوانێ بە مەقاولەکان بکرایە بە پرۆژەی نیشتەجێبوون بۆ خەڵکی کەم دەرامەت ئێستا نسبەی قەیرانەکە کەم دەرامەت و کرێنشین کە خانوویان لە 150 بۆ لە 160 فەرقێک بۆ لە بەرەوەی ئەو هەموو زەویە ئەکرا بە پرۆژەی نیشتەجێبوون بۆ خەڵکی کەم دەرامەت. بەڵام ئێستا پرۆژەکانی نیشتەجێبوون غەڵەتەکە لێرەیا بوو ئەرزێکی زۆر درا بەوە بەرهێنەران و خەڵکە کەم دەرامەتەکەش ئیسفادەی لێ نەکرد. لە ڕێی کەرتی تایبەت و وەبەرهێنانەوانێ ئەکرا پرۆژە بۆ خەڵکی مامناوەند و دەوڵەمەند بکرێ. باش بۆ ئێستا مەسەلەن من کابرایەکەم خانووی خۆم هەیە خانوم هەیە بەڵام حەزم لە ژیانی شوقەیە حەزەکەم شوقەیەکیشمە بێت ئیمکانیەتم هەیە و حەزەکەم تمە شوقەیەکانە میلای هێنوانێ ئەو کاتە ئەچووم لە وەبەرهێنان لە یەکێک لە پرۆژەکانی وەبەرهێنان شوقەیەکم ئەکڕی شوقە لە شوقە شاژیام و لە خانوو شاژیام نەک بین لەسەر حسابی خەڵکە فەقیر و هەژارەکە ئەو ئەرزەی کە بۆ مەفرۆز بوو بۆ پرۆژەی نیشتەجێبوونی خەڵکی کەم دەرامەت تەرخان بکرێ خەڵکە دەوڵەمەندەکە بەکاری بێنێ بۆ خۆشگوزەرانی خۆی. ئاڕاست تەوجیهەکە لێرە غەڵەت بووە کە ئەبوو بە پلانێکی ورتر
باشتر بیر لێ بکرێتەوە کەی درکمان بەمە کرد کەی حکومەت دەرکی بۆ کرد لە ساڵی 2012 پرۆژەی نیشتەجێبوونی لە ڕێگەی وەبەرهێنانەوە ڕاکرد ما عدا ئەو پرۆژانە نەبێت کە بۆ چین و توێژەکانن ئیتر پرۆژەی سەکەنی ڕاگیرا لە 2012 دیقەت بە جەنابەت مۆڵەتی تازەمان نییە لە پرۆژەی سەکەنیە بۆ لەبەری درکمان بۆ کرد خەڵکی هەژار و کەم دەرامەت ئیسیفادە لە پرۆژەکانی نیشتەجێبوون ناکرد لە 2009 واتە دوای 3 ساڵ لە دەرچوونی ئەو یاسا لە 2009 ئێمە نووسراوەکەین بۆ سەرۆکایەتی ئەنجومەنی وەزیران کە داوا لە پەرلەمان بکەن کە یاسای وەبەرهێنان هەموار بکرێتەوە چونکە ئەنوا ئەشکاڵ کەم تەرخەمی و کەم و کوردیتیە بەڵام هەتا یاسا نەکرا. طبعا ئەو زەویانەی کە حکوومەت بۆ وەبەرهێنی دیارەکە طبعا لە شارەوانەکانەوە دابی نەکرێت لە شارەکانە زەویەکان زەوێکی زۆر زۆرن هەموو زەوی تیجاریشن ئەدرێن بە وەبەرهێن وەبەرهێن لە مەشە هەر قازانجی کردو بە حکومەیە کە یەکەکان دروست ئەکات ئەم یەکانە ئەگەر تۆ لێکی بێتەوە لەگەڵ خێزانی شارەکانە لەگەڵ بڵێن بە نمونە شاری سلێمانی 250,000 ئێمە خێزانمان هەیە بەڵام هینی یەکەی نیشتەجێبوونەکان زیاترە لەوەی کە هاوڵاتیە بەڵام بۆچی کەمی هێنا و بۆچی هەتا ئێستا کرێنشین هەیە و کەم درامەتی و هیچی یەکەی نیشتەجێبوونی نییە طبعا هەیە لە دەرەوەی وڵاتە بەجارێت 10 شوقە 20 شوقەی کڕیوە و ئەیاتەوە بەکرێ بە غەیری خەڵکی سلێمانی بۆ نمونە عەرەبەکانن یەزیدیەکانن ئەوانی کە لە دەرەوەی وڵاتیان ئەوانەی کە ئۆفیسیانێ کۆمپانیان هەیە بەجارێت 2 شوقە 3 شوقاگرێ و ئیشی کۆمپانیاکەی خۆی تیا بابڕێەوە کە ئەمە ئەبێ ئەم کۆمپانیانە شوێنی تایبەتی خۆیان هەبێن لەگەڵ لە ناو یەکەی نیشتەجێبوونەکانە هەبێ بەڵام کاتێکە بێ کە ئەمانە ناو یەکەی نیشتەجێبوونەکە کە تەختیەی پێویستی یەکەی نیشتەجێبوونەکان بۆ هاوڵاتیان کردەوە بەڵام بە زۆر بەداخەوە ئێستا ئەوەی هێشیەتی ئەیا بەکرێ بە عەرەبەکان بۆی کرێ زیاتری هێنێ یا هەیە لە بڵێن دەرەوەی شارەکانن لە قەزا و ناحیەکانن لە گوندەکانن یەکەی نیشتەجێبوونی کڕیوە بۆ سەردانی خۆی کەیەتەوە ناو شار بەکاری هێنێ لەگەڵەوە شاک هەتا ئێستا ئەم هەموو یەکەی نیشتەجێبوونەمانەیە کە تەختیا کرێ ئەگەر بە عەدالەت و بە شێوەیەکی ڕێک و پێکە و بە یاسایانە تەوزیع بکرێ بەسەر هاوڵاتیانە باوەڕ ناکەم هیچ کەسێ بەبێ یەکەی نیشتەجێبوون بمێنێتەوە ئێمە وەکو ئەندامانی ئەنجومەن طبعاً وەکو معلومی جەنابتە ئەنجومەن چەند لیژنەیەکی یەکێ لەو لیژنانە پلان و پرۆژەکان و شارەوانەیە کە پەیوەندیان هەیە بەم گرفتەوە طبعاً بە دواداچوون کراوە بۆ ئەم شتە بەڵام هەتا ئێستا نەتیجەی نەبووە بە دواداچوون کراوە داوای ڕوونکردنەوە کراوە لەگەڵ وەبەرهێنا دانیشتوین لەگەڵ جێگری وەبەرهێنا لەگەڵ وەبەرهێنەکانە دانیشتوین زۆربەی کێشەکان کە هەیە لەگەڵ وەبەرهێنایە چونکە ئەوەی کە مەسەلەن بۆ نمونە لە سایت پلانی خۆیە وتوێتی بە هاوڵاتی پێشکەشی هاوڵاتی کردوێتی من ئەمە بۆکەم ئەوەی بۆ نەکردو ئێستا چەنەها ستیمان هەیە لە شاری سلێمانیا یعنی هی ئەوەی داخرێن هی ئەوەیە کە عقوبە بدرێن هی ئەوەیە کە بدرێن بە داواکاری گشتی کە هیچ خزمەت گوزارێکی نییە و پارەی هی باشیانێ پارەیەکی خەیاڵی لە خەڵک ئەسەنێ هیوانەیە گاتە 3 وەرەقا گاتە 4 وەرەقا زستانان من هاوڵاتی تەلەفۆنی بۆ کردوم کە گەشتۆتە 5 وەرەقە و 6 وەرەقا کە خزمەت گوزاری بە کارەبا و ئاو خۆڵ و خاشاکڕشتنەوە گەشتۆتە 5 وەرەقە 6 وەرەقا توێتی من ئەمە ناتوانم بم جا هەموو کەسێ خۆتوانێت لە دەرەوە بە 3 وەرەقە 4 وەرەقا چاکترین خانوو بگرێ بەکرێ و تیابشی تقریبا 2 کۆمپانیا 3 کۆمپانیا بوو لە کەلارە ئەوە ڕوویا بوو کە پارەکەی لە هاوڵاتی کۆ کردبووە و ڕۆشت بوو بەڵام ئێستا حکومەت یاوەتی بە داواکاری گشتی بەڵام ئەم حکومەتە خۆتەزانی نەداواکاری داواکارە و نەگشتیەکەشی گشتیە چونکە بۆ ئێرە وڵاتی قەزا و قەدەرە نازانی بەرەوکیۆڕ ینی نەیاسا جێگای بێتەوە هیچ قانونێکی دنیای هینی لەبەرەوە هەتا ئێستا هیچ هیچ شتێکی بەرامبەر بەو کۆمپانیا نەکراوە لەبەرەوە لە داواکاری گشتی هەتا ئێستا ماوەتەوە دەستپێکردنی نیشتەجێبوون بۆ بەرنامەی کە داماننا دەرکەوت ئەو بەرنامەیە بۆ چارەسەرکردنی قەیرانی نیشتەجێبوون نەبوو چونکەم عادەتەن لە هەموو دنیاە یعنی بواری گوزەرانی خەڵک بەش کراوە ئەو بەشی کە ئیمکانیتیان نەبوو لەم پرۆژانە بەشداری بکەن و پێشەکی بن بە تایبەتی مستەسمیرەکان لە وەبەرهێنەرەکان لە سەرتا داوای 10,000 پێشەکیانە کرد داوای 15,000یانە کرد داوای 20,000یانە کرد هەندێک داوای زیاتریانە کرد ئەمە لەگەڵ گوزەرانی کرێنشینانی کوردستانە نائەگونجا ئەمە خاڵێکی زۆر لاواز بوو خۆی بە حەقت پێت بڵێم
ئەگەر ئێمە سێرێکی وڵاتەکانی دراوسێمان کەین مەسەرم بچین سێرێکی لە ئێران سێری بنیاد مەسکونی ئێران بکەین یاخود سەری بانقی ئیسکانی ئەردەن بکەینیان بین سێرێکی سووریا بۆ کاولکاریە سێریکەین ئەو پرۆگرامێکی ئەوان دانا بۆ پرۆگرامێکی زۆر جوان بۆی خەڵک لە کرێچێتی ڕزگاری بێت یەک نمونەی زۆر بەسیتە دەمێ ئێمە لە سنووقی نیشتەجەبوون بە حساب ئێمە دروستمان کرد بۆچی دروستمان کرد بۆ کەم دەرامەت و هەروەها بۆچی بۆ گەنجانەی کە تەمەنیان لەسەر 18 ساڵەوە نەبوون بە 40 ساڵ تۆ زانی پیاو هەیە لەم شارەیە هاتووە لەم کۆمپانیای منە پێنجێکی نیشتەجەبوونی بۆ مناڵەکانی وەرگرتووە ئێمە نەمانتوانێ مەنعیکەین حتا من پێم وتمە بۆ ئەوە هەیە سیانی وەرگرتووە هەیە چواری وەرگرتووە هەیە دوانی وەرگرتووە باەکی تری سوادێ لە بکە ینی بڕیارەکانی ئەنجومەنی باڵاو دو بڕیاری 45 ئەوەندە سەقەت بوو ئەوە ڕێگای خۆش کرد ژمارەیەکی زۆر عەرەب هاتنە خانوش و خانەیان وەرگرت قەرزیشیان وەرگرت ژمارەیەکی زۆر دووبارەماندا بە خەڵک ئەبوایە خۆی یەک خانەوادە یەک خانی وەرگرتایە ئەمانە کێشە بوون و بۆچی قەیرانی نیشتەجەبوون لە کوردستان بەردەوامە ئێمە حتا لە مەسەلەی چین و توێژەکانە غەڵەتێکی زۆر گەورەمان کرد دیاریکردنی توێژێکی معەیەن لە ناوچەیە کۆیکەیتەوە ئەمە شاری پزیشکانە ئەمە شاری مامۆستایانە ئەمە شاری ڕۆشنبیرانە ئەمە غەڵەتێکی زۆر گەورە بوو کێ زۆر زوو دەرکی بەم غەڵەتە کرد لە ئەنجومەنی باڵا بەرنامە لێرە دەستخۆشی لەکەم بەڕێز قووەت تاڵەبانی ئەم جارە 15 بۆ 20 پرۆژەی چین و توێژەکانی ڕاگرت بەڕاستی ئەمە جێگای دەستخۆشیە یعنی چیە ساهتا پرسیارێک لە ئەنجومەنی باڵاوتی باشە پرسیارێکتان لێکم جواب بنەوە وتی ئێواتانەوە بۆ نمونە حاکمەکان هەمی لێک شۆ ناکۆکەنەوە مەحامەکان لێک شۆ ناکۆکەنەوە فەرمانبەرانی تەندروستی لە شوێنە کاکۆ پەردەمانتارەکان لە شوێنە کاکۆکەنەوە مامۆستای زانکۆ لە شوێنە باشە ئەگەرە مامۆستا دوای لە زانکۆ نەما چی بکە شوێنە بەجێبێڵە بۆیە مۆزوعی ئەو بیرۆکەی چین و توێژانە بیرۆکێکی زۆر هەڵە بوو هەر کەس ئەو بیرۆکەی داهێناوە لە کوردستانە بە جددی هەڵی زۆر گەورەی کردو حتا ئێستا من لە تۆ پرسم چین و توێژەکان کام پرۆژە بە جوانی تەواو بوو کێ چۆ ناوی فەرموو ئێستانە تازە بە تازە چین و توێژەکان کە مۆڵەتیان وەگرتەوە بە حساب بۆ چین و توێژێکی دیاریکرای بکەن ئەم جارە لە ئەنجومەنی باڵا نردویانە وڵا بۆمان نافرۆشی ڕێگامان پێبن بە هەموو کەس بیکڕێ نابێ کاکە لە ئەگەر سێرێکی ئێمە گوزەرانی خەڵکەین بۆ نمونە تۆ گەڕێکی بەنمو بێنیتەوە گەڕێکی کاتێ جوانە دەوڵەمەنی تیاابێ مەحامی تیاابێ حاکمی تیاابێ مهندسی تیاابێ دکتۆری تیاابێ هەموو کەسێکی تابێ چونکم ئێمە بێ بێکەوە بژین ینی بۆچی مەسەرەن بێ دکتۆرەکان جاکەن و لە شوێنە بژین بۆ بێ مەسەرەن بڵێن وڵ ئەمە پرۆژەی کرێنشینانە فەقیرەکانە نازانم من تێ ناگەم بەڕاستی من واللهی تا ئێستانە زۆر سێرە بەلامانێ ئێمە جاران ئەو قسانەمانە کرد کەس بێ بۆ ناگرین بەس ئەم جارە قوبات تاڵەبانی بیوەرانە لە ئەنجومەنی باڵاوتی چین و توێژی هەمی لابن نەیەک یەک پرۆژە بڕات و من دەستخۆشیشی لەکەم بەداخەوانێ ئێمە جارە پێشم وتە قانونی و بەرەدان قانونێکی نەگونجاوە لەگەڵ ڕەوشی ئێستای ئابووری کوردستانە قانونە ساڵی 2006 دەرچووە ئێستا ساڵ 2007 وەزعی ئێستا و 2006ەکەی بەیەکێک ئەم قانونە ئێستا ئەیکەی بەبەری ئابووری کوردستانە زۆر تەسکە بۆ بەری بیانی ناچێت بەبەری ئابووری کوردستانە قانونێکی خراپە ئێستا من لە تۆ پرسم نەکوێ هەمواریکەینەوە پەرلەمان پێکی خراوە ئەبێت قانون یەک ڕێگا هەیە یەک شوێنەیە قانونی لێ دەرەچێت لە هەموو دنیاە لە هەموو جیهانە ئیلا پەرلەمانە پەرلەمانیش خۆ دەزانی ئەو نزیکەی 2 ساڵە بە هەر کۆنە بۆتەوانێ ئەمانە بەڕاستی کێشەی زۆر گەورن ئێمە نزیکەی 11 بۆ 12 قانون هەیە یاسا هەیە کە ئەبواە لە پەرلەمان لەم خولیا دەرچووە هیچی دەرنەچوو کە ئەم کوردستانە ئێستا کە ئێستانە تووشی قەیرانی دارایی و قوربەسەری و دەردەسەری بوو ئەوەیە هەندێک لەو یاسانی کە پەیوەندی بە کەتی تایبەت و ژێرخانی ئابووری کوردستان و سەرخانی ئابووری کوردستان هەمی لە پەرلەمان مایوانە دەرنەچوو بۆ هەیە ڕۆحیتیابی حیوانات درەخت تەنانەت شقامەکان درەختەکان سیارە کەسێکێکی پەکوتنی پەرلەمانی نەبێت چۆن کاکە پەرلەمان دەستگای دانا دەستگای یاسادانانە بەعکسەوانێ هەموو ساڵێک ئەبێت تۆ چەند یاسایەک دانی یاساکانی ترکە پێویستی بە نوێگەری هەیە هەمواری بکەیتەوانێ ئەبێت تۆ بیت گوزەرانی خەڵک لەگەڵ یاسای ڕێخەی من شتێک بە تۆ ئەڵێم تۆ مەسەنێک نمونەی زۆر بەستانی با بێن سێرێکی وڵاتێکی ئەوروپی پچکۆلە بکەین زۆر پچکۆلە بۆ نمونە بێن ئەو وڵاتانەی فنلەندا و دانیمارک و نروێج و ئەوانی لە ئەسکەندە نافیان ئەزانی هەر وڵاتێکی ئەوروپی پێشکەوتوو کە ئێمە ئێستانە مەدح و سەنایەکەین ئەگەر یەک ڕۆژ یاسا ئیش نەکات کامێرە بکوژێنەوانێ ئەو کاتە دەرەکەوێت کە ئەو وڵات نین پێشکەوتونین یەک ڕۆژ ئێستا لە پێشکەوتوترین وڵاتی دنیاە کە سنگاپورەیە یاخود لە ئەڵمانیا ئەگەر کامێرە بکوژێن ئەو کاتە ئەزانن چ فەیەزانێکە یەک ڕۆژ بڵێن کامێرە نییە ژیان تێگەچێ ژیان بە یاساوە بەندە ئێمە لە کوردستانە تۆزێ خەڵک ئێستانە ئەخلاقێکی تایە بەعزێ جار یاساکان جێبەجێکە یاسا ڕێگاوان جێبەجێکە ئەو مەسەلەکە دینە ئەگەر نا
ئەو وڵاتە ئەوروپیانە خۆیانە مەقسەی خوانە ئەڵەن ئەگەر هەفتەیەک لە هەر وڵاتێکی ئەوروپیا کامێرە بکوژێتەوانێ یاسا جێبەجێ نەکرێت ئەو وڵاتە نەک ژیان تیا تێگەچێت لە هەر وڵاتە شەرقەکان خراپترە بۆیە ئێمە بێ لە کوردستانە بە هەمومان ئاگامان لەوە بێت ڕۆژانە ئێمە پێویستیمان بەوە هەیە مانگانە ساڵانە هەندێک یاسا هەیە هەمواری کەینوانێ بۆی ئێمە تووشی ئەو کێشە معاناتانە نبین کە دوای بۆمان چارەسەر ناکرێت چونکە هەندێک بەڕاستیش ئەنجومەنی وەزیران سەلاحەتی دەرکردنی ڕێنمایی هەیە سەلاحەتی دەستکردنی بڕیاری هەیە سەلاحەتی دەرکردنی یاسای نییە بۆچی ئێستا هەندێک لەو بڕیارانەی کە لە لیژنەی چاکسازی دەریان کردووە ئەو لیژنەی ڕوبەڕووبوونەوەی گەندەڵی لیژنەی ڕوبەڕووبوونەوەی قێرانەکان بۆچی ناچێتە واری جێبەجێکردنەوە لەبەرەوەی بڕیار هێزی یاسای نییە بۆ نمونە تۆ بتێسبێنێ ئەو بڕیارە بەسەر چین و توێژێکی کۆمەلگایە جێبەجێ بکەیت ئەگەر شکاتی لێ بکەیت محکەمەش بۆ بڕیارە ناکات ئەمە کێشێ بەس ئەگەر قانون بێت ئەگەر یاسا بێت دەتۆرە یاسا پێشێلکە یاسا پێشێلکەی دوایی لە ڕێی پارێزەر کۆتوانی داوای یاسایی تۆمارکەیت ئەو کاتە ئەو کەسا بێتە ژێربارەوە ئەو خان و شوقانەی کە زیاتر دروستکراون بەهاکانیان زۆرە ئەمجار لە کوردستانیدا گەر ئێمە بەداخۆ ئامارێکی دروستمان لا نییە تا بابەتەکە زۆر زانستی بێت بەڵام عینەن تەماشا دەکەین بەشێکی هەر زۆر ئەوانە کە موچەخۆرن لە کوردستانی موچەکانن لە خوار ملیۆنێکەوە هەیە کەسێک کە موچەکەی لە خوار ملیۆنێکەوە بێ ناتوانێت شوقەیە بۆ ڕێبایی $100,000 یا $200,000 ئەوەش گرفتێکی ترە ئەمجار گرفتی تری کە هەیە وکو ئێمە بیستمانە بەسان زۆر کۆمپانیا هاتو ئینجازان لە حکوومەتی وەرگرتووە ئیدعام بۆ قۆشتی وا کردووە پارێکی زۆران لە خەڵکی وەرگرتووە ڕۆشتوشن ئەوەش ئەو حاڵەش هەیە جا ئەو حاڵەتانە چەند جار من خوێندومەتەوە دەق نازانم بیزەبل لە شوێ لە هەولێر یا سلێمانێ بەڵام ئەو حاڵە هەبووە کە مەسەن خەڵک پارەی داوە دوات تەماشا کرد شوقەکە بۆ هەمی ئەوە نەبووە ئەوەش لەوانەیە هۆکارێک بێت کە خەڵک زۆر سقەی پێ نەبێ بە و شوقانەی کە هەیە حتا ئەگەر ئیمکانەتی شێ بکرێت ئەگەر ڕەهەندی نیشتیمانی هەبا لەسەر بنەمای بەرنامە ڕێژی بە دەبێت ئەوە لە بەرچاو بگیرێت کە بتوانرێت کەسێک کە نزمترین داهاتی دەخلی هەیە بتوانێت استفادە لە شوقانەکە بەڵام ئەکیدەوە لە بەرچاو نەگیراوە ئەوەی کە لە بەرچاو گیراوە کە چێ بتوانێت پارەکە زوو بدات و زوو کابرا استفادە بکات ئەکید لە هەموو وڵاتانەی کە لە خەڵک دەسەڵاتی خەڵک بڕیار دەدات لێ شوێنە خۆشقە بخۆڕای نییە بەڵام لە هەمان کاتیشدا ئەوە لە بەرچاو گیراوە کە کەسێک کەمترین دەخلی هەبێت بتوانێت شوقەیەک بکڕێە خاوەنداری کەرتیشی ئابووری بکات خەڵکی هەژار هەتا پێش قەیرانەکەش مەسەلەن نەیتوانێت زۆر شوقە بکرێت نەیتوانی بە استفادەکە لەو پرۆژانەی بەرهەمێنان بەناو بەرهەمێنان لە کەرتی نیشە جێبووندا هەر بۆیە دەبین پێش نیشە جێبوونیش ژمارەی ئەوانەی کە لە خانووی کرێدان یا کرێچین زۆر بووە هەڵبەتە ئێستا زۆرتریش بە بەهۆی قەیرانەوە جا ئەوە کە استفادە کردبێت ئەکەیت ئەوانێک کە ئیجازەی ئەو شوقانامە گرتە کە بنیاتی نێن ئەمجار ئەوانێک کە دروستیان کردوون و وەکو بازرگان ئیشی تیا دەکەن ئێستا ئەوانش وەبزان تووشی مشکلە بوون چکە مەسەلەن وەکو باسم کرد زۆربەی ئەو کەسانێک کە لە پێش قەیرانەکەدا موسیەشی باشیان هەبووە ئێستا بەهۆی قەیرانەوە ناتوانن ئەو بڕەپارەیە بدەن کە بەگرێبەست کردویان لەگەڵ کۆمپانیەکان جا بۆی لێرە کۆمپانیەکانش بە زۆر لە جۆرەکان تووشی زەرەر بوو کۆمپانیەکان و خەڵکانیش سوودمەند بوونتیایە بەڵام من بازەکەم خەڵکە هەژارەکە سوودمەند نەبووتیە خەڵکە هەژارەکە ئەژینایەسە بۆ نمونە چەندین خێزان هەیە کوڕەکەی کچەکەی براکەی خوشکەکەی بوونەتە ساحێبی یەکەی نیشتە جێبوون ئەمە خۆی لە خۆیان قازانجە ئەمە خاڵێکم خاڵی دووهەم یعنی ئەمە لایەنە سلبیەکەی باز نەکەین لایەنە ئیجابەکەی کۆمەڵی خەڵکی زۆر بوونە ساحێبی یەکەی نیشتە جێبوون چخان و بێت شوقە بێ ئەمە خاڵیەکەم خاڵی دووهەم بە شێوەی سیستەمێکی مۆدێرنی جوان و بە دیزاینێکی جوان ئەم پرۆژانە جێبەجێ کراون ئەمە خاڵی دووهەم یعنی بە شێوەی فەوزانێت تۆ دیقەت بە ئێمە دوو گەڕەکەی بۆ بێنەوە بە نمونە گەڕێکیشیان گوندی ئەڵمانی گەڕێکێکیشیان کانی کووردە یا گەڕێکێکی وەکو بەڕێسیتی یا گەڕێکێکی وەکو لوبناستی و لەگەڵ گەڕێکێکی وەکو کانی سپیکە ئەم بەبێ بەرنامە و بەبێ پلان و بەبێ دیزاین و بەبێ هیچ شتێک گەڕەکەکەیان دروست کرد و 5 ساڵ 6 ساڵ لە گەڕەکەکەی بوون ئەنجا ئاو ڕۆکارە باو قرت ئاوشتی وای بۆ وایە
بەڵام ئەم گەڕەکانی وەبەرهێنان لەگەڵ تەواوبوونی یەکە نیشتەجەکانە ئاو هەیە کارەبا هەیە قیرتاو کراوە شۆستە هەیە سەوزایی هەیە دەبینیت کە هەر لایەنە سیلبیەکان باز نەکەین کە خەڵکی لایەنە سیلبیەکە ئەوەیە کە خەڵکی کەم دەرامەت و هەژار و ئیسفادەی لێ نەکردووە بەڵام لایەنە ئیجابیەکانیشی ئەوەیە یەکەم خەڵکانێکی تر بوون بە ساحەبیەکەی نیشتەجێ بوون کە ئەگەر ئەوەش نەبووە ئەزمەی سەکەنەکە گەورەترە بوو یعنی ئەگەرم یەکە نیشتەجیانە نەبوونە ئەزمە نیشتەجێکردنەکە زیاترە بوو دووهەم بۆتە هۆی ئاوادانکردنەوەی ئەو شوێنانی کە چۆڵەوانی بوون بە شێوەیەکی مۆدێرن سێهەم کۆمەڵێک خەدەماتی زۆری لە کۆڵ حکومت کردوێتەوە تۆ دیقەت بێ ئێستا کانی سپیکە و کانی کووردە و تووەسپی و نازەم ئەم گەڕەکانی کە ئێستا دروزە بێ قەرەتۆغان و وڵوبە و هەمووی پێویستی بە ئاوە بۆی ڕابکێشرێ هەمووی پێویستی بە کارەبای بۆی ڕابکێشێ هەمووی پێویستی بە قیرتاوە بۆی بکرێ پێویستی بە سەوزایە بۆی بکرێ هەمووی پێویستی بە مەکتەب و خەسەخانە و دایانگە و باخچەی ساوایانە بۆی بکرێ بەڵام پرۆژەکانی وەبەرهێنان لەگەڵ تەواوبوونی ئەمانەیان مەفرۆزە هەموو ئەم خەدەماتانی تەواو کردبێ کەواتە کۆمەڵێک ئەرچی زۆری لە شانی حکومت کەم کردوێتەوە بۆیە لایەنی ئیجابیشی هەیە لایەنی سلبیش وەبەرهێنانیش ئەبێ ئازادی بیتە دەست بەرامبەرەکەت یعنی بێ ئازادی بیتە دەست وەبەرهێنان بۆ نمونە من میسالێکە بمێ نابێ وەبەرهێنەرێک ناچار بکەی بڵێ ئەبێ پرۆژێک لە سلەیمانیا بکەی پرۆژێکیش لە چوارتا بکەی بۆ ئەوەی تەوازنی جوغرافی ڕابگری تێگەی لە قسەکەم بۆیە زۆر جار خەڵک دەڵێ کاکە بۆ سلەیمانی پرۆژەی تایە زۆر بەڵام لە سەمسوماڵا پرۆژەیەک نەکراوە بۆ سلەیمانی پرۆژەی تیاکرێ بۆ لە پێنجۆنا پرۆژێک نەکراوە بۆ لەبەر ئەو وەبەرهێنەرە کە هێت ئازادە ناتوانانی زۆری لێ بکەی بڵێ ئێستا کابرای ماجدی مۆڵ وەبەرهێنەرەکەی کۆمپانیای هیوە لە سلەیمانی ماجدی مۆڵێکی دروست کردو بۆ نمونە 40 دوانمە ناکرێ پێی بڵێ لە سەمسوماڵی شابێ ماجدی مۆڵێکی 40 دوانمین بۆ بکەی بۆ لەبەر عەدەدی نیشتەجێبووەکانی فەرقی هەیە لێرە توانای شیرایی خەڵکەکەی فەرقی هەیە لێرە خەدەماتەکانی کە بۆی دابین ئەکرێ فەرقی هەیە لەگەڵ ئێرە زەوق و کوالیتی و ئەمانەی خەڵکەکە فەرقی هەیە لەگەڵ ئێرە بۆیە وەبەرهێنەر کاتێک کە پرۆژێک ئێستا وەبەرهێنەر هەیە لە هەولێر پرۆژاکە نایەتە سلەیمانی وەبەرهێنەر هەیە ئەڵێ لە دووەک پرۆژاکەم نایەتە سلەیمان کەواتە بێ ئیختیاری ئەوە بیتە دەست وەبەرهێنەرەکە لەکوێ ئەیکات ئێستا وەبەرهێنەرمان هەیە ئەڵێ من پرۆژە بەس بۆ خەڵکی کەم دەرامەت دەکەم وەبەرهێنەریشمان لە کاکە من بۆ خەڵکی کەم دەرامەت نایکەم بۆیە ئازادیەکەمان ناوەتە دەست وەبەرهێنەرەکە خۆی بیکە یەکێک لەو هەنگاوانە و لەو پێشنیارانی کە لە یاساکە کردومانە دەرهێنانی ئیسکانە لە یاسای وەبەرهێنان ئێمە اقتراحمان کردووە جاو کاتە پەرلەمان و ئەندامە بەڕێزەکانە بێ ئەوان قەرار بن چونکە ئاخرێتە تەسویتەوانێ بەند بە بەند خوێندرێتەوە جەناب دەزانی لە پەرلەمانە قەرارە درێ ئایا دەستەی وەبەرهێنان مۆڵەتی سەکەنی باد یا مۆڵەتی سەکەنی نە ئێمە وەکو خۆمان من وەکو بەڕێوەبەری گشتی وەبەرهێنانی سلەیمانی لەگەڵ ئەوەدا نیم پرۆژەی نیشتەجێبوون لە ڕێگەی ئێمە مۆڵەتی پێ بدرێ بۆ لەبەر ئەوەی لە ڕێی کۆمپانیاوە ناتوانانی قەیرانی نیشتەجێکردن چارەسەرکەی بۆ لەبەرەوەی کەرتی تایبەت و کۆمپانیەکان بە دوای زۆرترین قازانجا ئەگەڕێن حکومەتە کە ئەبێ ڕۆڵی باوەک ببینێ بۆ هاوڵاتەکانی خۆی هەوڵی دابینکردنی یەکەی نیشتەجێبوون بۆ ئەندامەکانی وەبەرهێن هاتووە بە سەرمایەی خەڵک شتی کردووە وەبەرهێنی وا هەبوو هیچی پێ نەبووە هاتووە خۆی کردو بە وەبەرهێن و قەتعەیە زەوی بۆ دابین کراوە و کردوێتی بە یەکەی نیشتەجێبوون و پارەی لەو خەڵکە سەنووە کە پارەکەی لێ سەنووە شتەکەی بۆ کردووە جاروێ شتەکەش وەکو ئەوە نەبووە کە لە سایت پلانەکە ئەو هاوڵاتیە سەیری کردووە کە سەیری سایت پلانی کردووە و توێتی ئەم شتە ئاوا و بۆکەم و ئاوە بەڵام وان دەرنەچوە حقەت ئەوەی کە بۆی دەرنەچوە تەعاً شتی خراپتری بۆ داناوە نەک باشتر ئەگەر باشتری بۆ دانیاوە خۆی کە ئەڵێ بۆی دانێ حقەت لێرە هەردوو لایەن مستەفیدەن بەڵام ئەم هەر بەلای خۆیان بردوێتی هەوشتانێکە لە سایت پلان نابووە بە هیچ شێوەیەک بۆی نەکردووە هەر لە ساردی و هەر لە گەرمیەوە هەر لە جادەوبانەوە هەر لە ئاو کارەباوە هەر لە ڕێگەوبان هەموو شتێکی وەکو ئەوەی خۆی سەوزایی جارێ لە ستیەکانە سەوزایی هەر زۆر زۆر کەم یعنی ئەوە نییە کە وەکو خۆی ئەڵێ جارێ مەکتەب و دایانگە و حەزانە و ئەمانە لە زۆربەی ستیەکانە کراوەتە دوای یەکە نیشتەجێ یەکەکانی کردو لەبەری پاری لێ دەسەکەوێت بەڵام خزمەت گوزارەکانی تری وەکو مەکتەب و حەزانە و دایانگا و ئەمانەی دواخستووە چەندەها ستی هەیە تا ئێستا تەواونەوە تەواویش بێ ئەیا بەکرێکی زۆر و پارەیەکی زۆر لە هاوڵاتیەکان ئێستا حکومت خۆی بێ ئەمە بکە خۆی ئەبێ ئەمە بکە طبعاً بۆ نمونە ئێستا لە ساڵی 2015 و 16 هەندێک لە یەکەی نیشتەجێبوون لە کەنەکەوە تەوزیع کرا هەشمانە لە سیتەک هەمانە لە 120 بەڵام هەتا ئێستا هەرەوەی کەنەکەوە تەوزیع کراوە هەتا ئێستا ئەوەی سیتەکیش و ئەوەی 120ش تەوزیع نەکراوە بڕۆ سەیری کە ئەو شوقە جوانانە گریانت بۆیە هەمووی شوشەی تێکراوە مشتەکە هەمووی شکێنراوە هەمووی بۆ بە کەلاوە هەمووی بۆ بە وێرانە مع الأسف ئەگەر ئەوە تەوزیع کرێ شتێک لە خەمێک لە هاوڵاتیان کەمەک بێتەوە و ئەکرێتە ئەوەی کە بڵێن
ئێمە ئیشەکراوە حکومت ئیشێکی کرد بەڵام بەڵێ حکومە دەتوانێت خۆی ئەو زەویە خۆی بیکە و پارە لە خەڵک بسەنێ و بە ئینێکی کەم و بە قیستێکی درێژخایان بیا بە هەوڵات بەڵام مەعە لە سەر نایکە بیان و ئەوەیە ئەڵێ چۆن ئەڵێ بیانەکە هەر بیانی من ئەوەی بزانم من وەکو ئەندامار بیانەکە بیانی سیاسیە یەکێک ئەگەر بچێت خۆی بە ئین بزانێ شەش واستەی بۆکە و واستەکان و ئەگرێت و تاوی ناگین بۆچی کەنەکەوە تەوزیع کرا بەڵام لەگەڵ ئەوەشە من ئێمە خۆمان وەکو ئەندامەنجم کە بە دوواداچونمان بکرۆ چەندەها کەسی تایە مستەفید بۆ لە شوێنی تر بەڵام بۆی کراوە ئەی بۆ ئەوەی کە مستەفید نەبووە و داماوە بۆ بۆی نەکراوە ئەم شەرە گەڕێت و سیاست بە دەرەجەیەک ئەو پرۆژانە وەبەرهێنەر ئیسفادەی کرد هەندێک وەبەرهێنەر دروست بوو لە کوردستانە بەهۆی نیشتە جێبوونەوە بەداخۆ وایە دروست نەبوونایە ئەڵێم ئایا حکومەت ئەو هەموو یارمەتی مەلایاسینیا ئەو ئامانجەی جێبەجێ کرد کە حکومەت مەبەستی بوو ئایا حکومەت ئەو هەموو یارمەتی فڵان و فیسان و ئەحمە و مەحموو فڵان کەسیە کورە هەندێک وەبەرهێنەر لەسەر حسابی نیشتە جێبووین بووین بە ملیۆنەر بەسەر دژمنی وڵاتەکەین دژمنی نیشتمانەکەی خۆمانین بەعکسەوە بۆ پارهانەی کە ئێستا پەیامان کردووە لە کەرتی خانوبەرای ئەسد جیاتی وڵاتەکەی خۆمانی پێەکەین هەندێک وەبەرهێنەرمان هەیە پاران لە وڵاتە قازانج کرد بە سەریعی لە گیرفانی خەڵکی فەقیر و هەژار و کرێکی و داما و هەتی و ماڵوێران ئێستا لە دەروی استثماری پێەکەین هەندێک وەبەرهێنەرمان هەیە ئەو ڕۆژەی بیر چۆتەوانێت کە خۆی $1 پێ نەبوو ئیشیشی دەستناکە لە مەشروعەکە بێت ێسانە ئیمکانەتێکی بەقوتی هەیە هەر بۆشی مهمنیە وڵاتەکەمان تووشی قەیران بۆیان تووشی قەیران نەبووە بۆیە بە بۆچوونی من هەردوو بڕیاری 45 و 46 و هەروەها یاسای وەبەرهێنان ئەو بەشەی کە پەیوەندی بە سێکتەری نیشتە جێبوونەوەیە یەکەم کەس کە ئیسفادەی کرد و پێی بوو بە پیا و ئێستانە کەس بە پیا و نازانێ ئەوە یەکەم وەبەرهێنەرەکان بوون دوایی کەمێک لە چین و توێژەکان لە عەفو لە خەڵکی کرێچی لە قەزا و ناحیەکان لە هەندێک پرۆژە ئیسفادەیان کرد ئێمە ناتوانین بڵێن خەڵکیش ئیسفادەی نەکردووە سەدان کەسێ و هەزاران کەسیشی ئەمریکا نیشتە جێبوونانی وەکتو ئیسفادەی لێکردووە بەڵام من هەر ئەو قساکەمەوە نیشتە جێبوون ئامانجی خۆی نەپێکا لە کوردستانە ئێستا پێویستی بە ڕێخستنەوەکی زۆر باش هەیە و ئەگەر قەیرانی دارایی هەرێمی کوردستان بەرەو چارەسەر بڕوا ئێستا بەتەماین ئەگەر خوا یارمەتیمان بە هاوکاری ئەنجومەنی باڵایەوەبەرهێنان و سەرۆکاتی حکوومەتی هەرێمی کوردستان پەیڕۆ پرۆگرام و بەرنامەیەکی جوان وسراوەوە بۆ دروستکردی دەستگای نیشتە جێبوون لە هەرێمی کوردستانە ئەو دەستگای نیشتە جێبوونی دەبێت پێش هەموو یاساکەی پەرلەمان دروستکە جێبەجێ بکە ئەو یاسایی کە لە پەرلەمان دەرچوو جەنابتان دەزانن وەزام یاسای ژمارە 20 کە بیرم نەماوە ئەڵێ هەموو کەسێکە بێ بە خاوەنێکە نیشتە جێبوونی خۆی لە ماوەی 25 ساڵ بۆ 30 ساڵاوە قەرزە بگێڕێتەوە مانگی 100,000 تۆ بی بەکرێتی خۆت ئەمە لە ئێران جێبەجێ کراوە نەجاحەتی ناوە لە هەندێک وڵاتی تر جێبەجێ کراوە بەڕاستی ئامانجی خۆی پێکاوە ئەینا کاکە برایان من لە تۆ پرسم با 1 ملیۆنێکی نیشتە جێبوون دروستکەین کە پێشێکێکی $10,000 بێت تۆ بەچی بەشداریەکەت زۆربەی زۆری ئەو گەنجانێک کەسە لە کوردستان هێنە لای من دانیشن دوای تۆزێک کاک مەلایاسین لە فەیسبوک و ناممان بۆ نێرینەکەی کە دانیشەڵم چەنە پێشێکی پێڵە 5 وەرەقە هەیە بۆ لام وڵە کاک مەلایاسین پێشێکی پێ نادری بەڵامەوە مانگی 2 وەرەقە بم ئایا نیشتە جێبوون ئەگەر بەردەوامیش بێ و سەدان مۆڵەتی کەی بین هیچ مستەسمیرێک گێتە پێشەوانێ ئەمڕۆ بڵێ کاکە من بەبێ پێشەکی یەک پرۆژە لە کوردستان بەبێ پێشێکی دروست کراوە لە هەموو کوردستانە پێم خۆش نییە لەو کەناڵەوە باسی بکەم تەنها پرۆژەی گۆران سیتی کۆمپانیای بەڕێزە کە مانگی بە 100,000 دینار دراوە هیچ پێشێکی وەرنەگیراوە ئەو بچن جەنابتان کامێرە بنێرم بزان وان لە ناو پرۆژەکە ئیتر هیچ ئەویش بەمەرجی ئێمە چۆنی پێمان جێکراوە 80% پارەکە حکومەت دیایەتی 20% ئەمانە 80 حکومەت دیایەتی تەنها ئەو پرۆژە هەیە لە کوردستانە کە بە 100,000 دینار ئەویش هەمینە بەشێکی پرۆژەکە بەڵام قەیران نیشتە جێبوون بەجددی پێت بڵم بۆ هەندێک خەڵک من قسەیەکم کردووە بەوزان هەر جارێک لە پێیان بوو تەمام جارش دووبارێکەمەوە ئەگەر ئێمە بەم یاسانەی ئێستا ئیشکەین بۆ نیشتە جێبوون بەم بڕیارانە ئیشکەین ئەگەر ئاومانەوە کرێکی لە کوردستان نەمێنین ژمارەیەکی زۆر خەڵک هەیە چۆن بە کرێچێتی لەدایک بوون ئاواش بە کرێچێتی ئەمرن بە کرێچێتی زیمۆ بنەوە بۆیە ئەبێ ئەساسەن ئێمە دەست بەرین بۆ ئەو جومگە هەستیارانە کە بەجددی چۆن بێت تۆ یەکەی نیشتە جێبوون پرۆژەی نیشتە جێبوون بێ بە مستەسمیرە پاڵپشت بە بانکێ دامی بکە ئەو هاوڵاتیە بێتە پێشەوانێ قەرزی درێژخایان وەربگرێ ئەو مەعاشەی کە هەیەی بەعزێ لە مەعاشەکە یەک لە سەرسەی مەعاشەکە احتیاطکە داینێ ئەمەش تا ئێستا لە کوردستانەوە گۆم باسکردی ئەو پرۆژەی هەڵەبجەی لێ دەرچێت یەک پرۆژە لە کوردستانە بەم شێوازە دروست نەکراوە ئەگەر لە من دەپرسی بەڕاستیەوە هەر لە سەرەتاوە هەڵەبوو دەبوو حکوومەت بۆ خۆی ئەو کەرتی نیشتە جێبوونی گربە ئەستخۆنی نەیدەبا بە کەرتی تایبەت
چکە کە درا بە کەرتی تایبەت تر ئەنواع شکال مەشاشکی تیا دروست دەبێت ناجدیتی تیا دروست دەبێت نادۆسۆزی تیا دروست دەبێت بازرگانی تیا دروست دەبێت کە کابرا بوو بازرگانی ماناوە لێرە چی دەور دەبێنێ قازانج قازانجەکە لەسەر حسابی ئەوەی کە دەکرێت چێژ زیاتر ئەوەی کە شوقە دەکرێتەوە شتانەکە خەڵکە هەژار و داماوەکەیە جا لەوەش گرنگتر ئەوەیە کە ئەو شوقانە کە دروستکراون لەسەر بنەمای ژینگەی دروست نەکراون بەڕاستی بۆ منە تەماشاکە باشترین ئەرزی کشتتوکاڵی بە پیترین ئەرزی کشتتوکاڵی ئێستا کراوە بە کەرتی نیشەجێ بوون لەما کاتشدا وەکو باز دەکەن ئەو شوقانە من تاسە شوقانم نبینەوە ڕاستی لە ڕووی کوالیتیەوە زۆر باش نین لە ڕووی ئەمادەی کە تیانە بەکار هاتووە جا بۆیە گەر حکوومەت بێوە یا بیرسە مەسەڵەن دەیتوانین بۆ هەر وەزارەتێک مەسەڵەن بۆ وەزارەتی کشتتوکاڵ پەروەردە کار ئەوانی تریش هەر وەزارەتە بۆ خۆی سەرپەرشتی کەرتەکانی نیشەجێبوونی کردبە بۆ ئەو کارمەند و کرێکار و خەڵکانێک کە لە وەزارەتەی شێ دەکەن جێگە لەوەش مەسەڵەن حکوومەت دەیتوانێت مەسەڵەن شوقەی تایبەتی دروستکە بۆ کەسانێک کە ئەسڵەن بێکارن کە خەڵکی زۆر هەیە بێکارە مەسەڵەن کارمەند نییە بەڵام چیە بژێوی لەسەر کاری ڕۆژانەی چووکە دەتوانرا کارێک بکرێت کە ئەوانش بە زۆر لە جۆرەکان ئیستیفادە بکەن